درێژەی هەوڵەکان داخوازی بنەماڵەی غوڵامڕەزا ڕسایی بۆ ڕاگررتنی حکمی سێدارەی ڕۆڵەکەیان. دایکی غوڵامڕەزا ڕسایی لاوی تەمەەن 34 ساڵی خەڵکی شاری سەحنەی سەر بە پارێزگای کرماشان بە گریان و هاوارەوە بۆ ڕزگارکردنی کوڕەکەی لە ئەعدام داوای یارمەتی دەکات. غوڵامڕەزا ڕسایی لە ڕەوتی شۆڕشی ژینا لە ساڵی ڕابردوو کاتێک بەشداری لە خۆپیشاندانی خەڵکی یارسان کردبوو بە تۆمەتی کوشتنی فەرماندەی ئیتلاعاتی سوپای پاسداران دەست بەسەر و دواتر لەلایەن دەقی دووی دادگای تاوانەکانی پارێزگای کرماشانەوە حکمی ئێعدامی بەسەردا سەپا. دوایین زانیاری لەسەر دۆخی تەندروستی ئارمیتا گەراوەند. بەپێی دوایین زانیاریەکانی ڕۆژی شەممە 22 ڕەزبەری 1402 ئارمیتا ئێستاش لە کۆمادایە و دۆخی تەندروستی ئەو کچە مێرمنداڵە هیچ باش نەبووە. لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا لە تۆڕە کۆمەڵایەتیەکان هەواڵێک لەسەر جەڵتەی مێشکی ئارمیتا بڵاو کرایەوە کە ئەم هەواڵە لەلایەن ناوەندەکانی مافی مرۆڤ و لە زاری بنەماڵەی ئارمیتا گەراوەندەوە بە تەواوەتی ڕەت کراوەتەوە. ئارمیتا هێشتا لە کۆمادایە و هیچ گۆڕانکاریەک لە دۆخی تەندروستی ئەو کچە مێرمنداڵە ڕووی نەداوە. بێبەریکردنی سیاوەش حیاتی وتەبێژی کۆڕی ڕاوێژی چالاکانی مەدەنی یارسان و دەبیری بەرەی یەکگرتووی کورد سەرڕای کێشەی جەرگ سی پرۆستات و زەختی خوێن لا مەرەخەسی دەرمانی بێبەری کراوە. بەو تێ بنەماڵەی سیاوەش حیاتی لە جەرگی سیاوەشدا گرەیەک وە دەرکەوتووە کە پێویستی بە نەشتەرگەری خێرا هەیە کە سەرڕای داواکاریەکانی خۆی بە دوواداچوونی بنەماڵەکەی و ئەندامانی کۆڕی ڕاوێژی چالاکانی مەدەنی یارسان تاکو ئێستا مەرەخەسی دەرمانی پێنەدراوە. بەرپرسانی زیندانی کرماشان دادوەری دۆستیەکە و ئیدارەی ئیتلاعاتی کرماشان داواکاریەکەی ناوراویان بۆ وەرگرتنی مەرەخەسی دەرمانی ڕەت کردوێتەوە. جێگەی ئاماژەیە کە ڕۆژی شەمە 23 گوڵانی ئەم ساڵ سیاوەش حیاتی پاش بانکران بۆ لەقیەکی دادگای گشتی و ئینقلابی شابات بە مەبەستی جێبەجێکرانی حکومەکەی ڕەوانەی زیندانی دزڵاوای کرماشان کرا. راپۆرتی هەنگاو لەسەر ئاماری قوتابیانی دەست بەسەرکراو لەلایەن ڕژیمەوە. بەپێی لێکۆڵینەوەکانی هەنگاو دوای ساڵێک لە دەستپێکی بزوتنەوەی ژن ژیان ئازادی زیاتر لە 400 منداڵی قوتابی لە سەرانسەری شارەکانی کوردستان و لەلایەن ناوەندە حکوومەتیەکانەوە ڕفێنراون و تەنیا ناسنامەی 192 کەسیان ئاشکرا کراوە. بەپێی ئەو راپۆرتە تێگڕای ئەو منداڵانە لە ماوەی 5 مانگدا واتە لە 16 سپتەمبری 2022 تاکو 1 فێبریەی 2023 ڕفێنراون. لە کۆی ئەم 192 منداڵە کە ناسنامەیان ئاشکرا بووە 33 کەسیان کچوو 159 کەسی دیکەشیان کوڕ بوو. کۆبوونەوەی کرێکارانی ئەرکان سالس لە پاڵاوگەی ئابادان. ڕۆژی هەینی 21 مانگی ڕەزبەر کۆمەڵێک لە کرێکارانی ئەرکان سالسی شاغڵ لە پاڵاوگەی ئابادان لە بەردەم مزگەوتی جامعەیە و شارە کۆبوونەوە و خوازیاری جێبەجێکردنی داخوازیەکانیان بوون. بەپێی زانیاریەکان کرێکارانی بەشدار لەو کۆبوونەوە بە بەدەستەوەگرتنی بەنێر خوازیاری وەلانانی پەیمانکار بوون. بەوتەی کرێکاران پێشتر دەنگۆی ئەوە هەبوو کە دەوڵەت بڕیاری داوە لە جیاتی پەیمانکار پرۆژەکان ڕادستی قەرارگای خاتمەولئەنبیای سەر بە سوپای پاسداران بکات، بەڵام کرێکاران ناڕزایەتیان دەربڕیە و قبوڵیان نەکردووە. کرێکاران خوازیاری چوونەسەرەوەی حەقدەست و مەزایە بە پێی هێڵی هەژاری، دابینکردنی بیمەی دەرمانی و ئەمنیەتی پیشەیی، بردنەسەرەوەی ستانداردی ئیمکاناتی ڕفایی، هەروەها وەلانانی جیاوازی لە نێوان کرێکارانی بەشە جۆرا و جۆرەکان لە کاتی پێدانی حەقدەست. تێکەڵچوونی خەڵک لەگەڵ بەکرێگیراوانی ڕژیم لە پاساژی ئارمیتاژ لە مەشهەد. ڕۆژی شەممە 22 مانگی ڕەزبەر مەئمورانی گەشتی ئەرشادی ڕژیم لە پاساژی ئارمیتاژی مەشهەد هێرشیان کردە سەر کچێک و ئازاریاندا، بەڵام لەلایەن خەڵکەوە بەرپەرش درانەوە. بەو تەی سەرچاوە خۆجێیەکان بەکرێگیراوانی ڕژیم لە پاساژی ئارمیتاژی مەشهەد بە بیانی ڕەچاو نەکردنی حیجابی ئیجباری هێرشیان کردوێتە سەر کچێکی تەمەن 18 ساڵ و لێیانداوە. کاتێک دوکانداران لە ئاس ئەو وەحشیگەریە ناڕزایەتیان دەربڕیوە، هێزەکانی ڕژیم بە شۆکەری بەرقی و گازی فرمێسکڕێش هێرشیان کردوێتە سەر کاسبکاران، بەڵام خەڵکی نێو پاساژەکە بەرپرچی هێزەکانی ڕژیمیان داوەتەوە و ناچار بە پاشەکشیان کرد.
ئەشکەنجەدانی ئەندامێکی بنەماڵەی دادخوازان لە بروجێرد. بە پێی زانیاریەکان فەرزاد معەزەمی گودەرزی، خاڵۆزای ڕەزا معەزەمی گودەرزی لە گیان بەختکردوانی ئاخێزی جەماوەری خەزەڵوەری 98 کە لەلایەن ناوەندە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کراوە لەژێر ئەشکەنجەی سەختی ئیتلاعاتدا. بەوتەی بنەماڵەی فەرزاد، مامورانی ڕژیم لە کاتی دەست بەسەرکرانی ناوبراودا تونندوتیژیان نواندووە و کاتێک باوکی لە بنکەیەکی بەسیج چاوی بە کوڕەکەی دەکەوێت، ئاسەواری ئەشکەنجە بە جەستەیەوە دەبینێت. فەرزاد معەزەمی بۆ ماوەی 23 ڕۆژ لە گرتوخانەی ئیتلاعاتی سپا گیرا و پاشان بۆ زیندانی شاری بروجێرد گوازرایەوە. بە پێی زانیاریەکان هێزەکانی سپای پاسداران بۆ ئەشکەنجەدانی ئەو لاوە لە قەفەسێکی ئاسنینی بچووک کەڵکیان وەرگرتووە و ڕۆژانە چەند ئەشکەنجەگەر فەرزادیان ئازاردەوە. گیان لەدەستانی دوو سوختبەر لە شارەکانی خاش و سەراوان. لە ڕۆژانی ڕابردوودا دوو سوختبەری بەلوچ بە ناوەکانی نیعمەتوڵڵا کەبدانی و عەبدولباسێت دەهمەردە بەهۆی ڕووداوی هاتوچۆ لە مێحوەرەکانی خاش و سەراوان گیانیان لەدەستاوە. بە پێی راپۆرتی ڕێکخراوی حالوەش، ڕۆژی هەینی ئۆتۆمۆبیلی سوختبەرێکی بەلوچ بە ناوی نیعمەتوڵڵا کەبدانی لە کاتی ڕاودونانی لەلایەن هێزەکانی ڕژیمەوە تووشی ڕووداوی هاتوچۆ بووە و شۆفێرەکەی دەستبەجێ گیانی لەدەستاوە. هەروەها ڕۆژی دووشەممە 17 ڕەزبەر ئۆتۆمۆبیلی سوختبەرێکی دیکەی بەلوچ بە ناوی عەبدولباسی دەهمەردە بەهۆی پێکدادان لەگەڵ ماشێنێکی دیکە لە مێحوەری سەراوان بۆ گەشت ئاگری گرتووە و شۆفێرەکەی گیانی لەدەستاوە. راپۆرتێک لەسەر ئاماری کرێکارانی قوربانی ڕووداوی کار لە سەنعەتی نەوت. ڕۆژی شەممە 22 مانگی ڕەزبەر شۆڕای ڕێخستنی ناڕزایەتی کرێکارانی سەنعەتی نەوت لە راپۆرتێکدا ڕایگەیاند لە ماوەی 7 مانگی ڕابردوودا 20 کرێکاری سەنعەتی نەوت، گاز و پێترۆشیمی بەهۆی نەبوونی مەنیشۆنی کار گیانیان لەدەستاوە. بەپێی ئەو راپۆرتە تەنیا لە ماوەی یەک هەفتەدا 3 کرێکاری قەراردادی سەنعەتی نەوت، گاز و پێترۆشیمی بەهۆی نەبوونی مەنیشۆنی کار تووشی ڕووداوی کار هاتوون و بەو هۆیەوە کرێکاری گیانی لەدەستاوە و دوو کرێکاری دیکەش بریندار بوون. بەرپرسانی وەزارەتی تەعاون کار و ڕفاهی کۆمەڵایەتی لە بڵاوکردنی ئاماری ڕاستەقینەی ڕووداوی کار خۆ دەبۆیرن و لە ئامارێکی ناڕووندا ڕێژەی کرێکارانی قوربانی ڕووداوی کار 711 بۆ 800 کەس بورن بۆ 800 کەس ڕادەگەێنن. ڕۆژنامەی هاومەی هەن ڕۆژی شەممە 22 ڕەزبەر ڕایگەیاند 17 کرێکاری سەنعەتی نەوت، گاز و پێترۆشیمی لە نێوان خاکەلێوەی 1402 بۆ 16 ڕەزبەری 1402 بەهۆی نەبوونی مەنیشۆنی کار گیانیان لەدەستاوە. ئەو ئامارە تەنیا ڕێژەی کرێکارانی قوربانی ڕووداوی کار ئەگرێتەوە، بەڵام لە هاوینی ئەم ساڵدا بەلانی کەم 3 کرێکار بەهۆی کێشەی پیشەیی و مەعیشەتی دەستیان داوەتە خۆکوژی کە ناویان لە نێو ئامارەکاندا نیە. بە پێی زانیاریەکان خراپترین ڕووداوی کار ڕۆژی 19 خەرمانانی ئەم ساڵ لە فازی 2 پاڵاوگەی پارسی جنوبی ڕوویدا کە بووە هۆی گیان لەدەستانی 3 کرێکار و پێش ئەو ڕووداوەش 8 کرێکاری پاڵاوگەی هاشمی نژاد ژاراوی کرابوون کە 2 کەسیان گیانیان لەدەستاوە. هۆشداری ڕێکخراوی یونیسێف سەبارەت بە دۆخی منداڵانی غەزا. ئاژانسی منداڵانی ڕێکخراوی نەتەوەیەگرتووەکان واتە یونیسێف ڕۆژی شەممە 22 ڕەزبەر لە بەیاننامەیەکدا سەبارەت بە دۆخی خراپی منداڵانی غەزا هۆشداریدایە دەوڵەتی ئیسرائیل. لە حاڵێکدا بوردەمانەکانی ئەرتەشی ئیسرائیل بۆ سەر کەرتی غەزا بەردەوامە ڕێژەی قوربانیان بەردەوام لە زیادبووندایە و دەوڵەتی ئیسرائیل لە ڕاگەاندراوێکدا داوای لە خەڵکی باکووری غەزا کردووە بە زووترین کات ماڵەکانیان چۆڵ بکەن و بەرەو باشووریە و ناوچەیە کۆچ بکەن. ڕێکخراوی یونیسێف لە بەیاننامەیەکدا سەبارەت بە کەمی خۆراک، ئاو، بەرق و دەرمان و دۆخی خراپی منداڵانی غەزا هۆشداری بە دەوڵەتی ئیسرائیل داوە کە یاسا نێودەوڵەتیەکان لە بەرچاو بگرێت. دوا هەواڵمان لەسەر دوایین زانیاری لەسەر شەڕی نێوان ئیسرائیل و حەماس. ڕۆژی شەممە 22 مانگی ڕەزبەر موشک باران و بردمانی کەرتی غەزا و شارەکانی ئیسرائیل بەردەوام بوو و ڕێژەی قوربانیان لە غەزا بۆ 2215 کەس هەڵکشە و ئاماری بریندارەکانیش سنووری 7000 کەسی تێپەڕاند. لە کاتێکدا دەوڵەتی ئیسرائیل کەرتی غەزای گەمارۆداوە
هاوڵاتیان لە میسرەوە بە کۆڵبەری ئاو خۆراک بۆ خەڵکی غەزە دابین دەکەن و ئەرتەشی ئیسرائیل چەند ئۆتۆمۆبیلی کەسانی مەدەنی کە هەڵات بوون کردە ئامانجوو بۆ هۆیەوە زیاتر لە 70 کەس گێنان لەدەستا. بەوتەی بەرپرسانی حەماس لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا 314 کەس کوژراون و بەدەیان کەسیش لەژێر دار و پردوودا گیریان خواردووە و ئەگەری زیندومانەوەیان زۆر کەمە. هەروە ئەرتەشی ئیسرائیل لە عەمەلیاتێکی زەمینیدا چووە نێو خاکی غەزە و دەیان تەرمی شارۆمەندانی ئیسرائیلی کە بەدیل گیرابوون دۆزیەوە. لە هەواڵێکی دیکەدا هەواڵنێرێکی ڕۆیتێرز لە بردمانی باشووری لوبنان گیانی لەدەستا و 7 هەواڵنێری دیکەش بە سەختی بریندار. بەڵێبینێرانی عەزیز خۆشەویست گەشتی هەواڵەکانی سەر لەبیانیتان پێشکەشکرا لەگەڵمان بن بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تلڤیزیۆنی.